هەمان گوڵی بەیبوون ڕازان بوویەوە و تاجێکی زیوی لەسەر نابوو بەسەر بەرزی ئەوانە توابوونەوە کە لە بچەیی دەوام گریاوم. باوکم هەمیشە وتوێتی گریانی ئەم کچەم بەبێ هۆکار نییە. هەتا ڕۆژی ڕەشانزەی سێ لەگەڵ بنەماڵەکەم هاتوومەتەوە بۆی بەشداری لە مەراسیمی 36 ساڵەی کیمەبارانی هەڵەبجە بکەم. من زەمزەم عەبدولکەریم حامدم، تاقانی کیمەبارانی هەڵەبجەم. ئەو کات تەمەنم تەنها 2 مانگ و نیو بووە وەکو ئەگێڕنەوە، چکە خۆم بەبیرم نایە. خانەوادەکەم مەبەستی ڕزگار بوون لەو گازە ژاراویە، شار بەجێ هێڵن و بەڕێیەکەون بۆ تاگەنە گوندی قلیچ. لەوێ بەهۆی ئەوەی کە نەنکم ناساغە بێ لەو کاروانەی کە بەیەکەوە ئەڕۆن بە مەسی ڕزگار بوون، ئەوان بەجێ ئەمێنن. هەمویان لەویا شەهید دەبن کە پێگاتبوون لە دایک و باوک و خوشک و برا و نەنک و مام و پورم. بەتەنها من مامەتۆر چەند هەر لەگەڵ یان نابووم. وەگە گێڕنەوە دوای 3 ڕۆژ کە سوکاری خۆم هاتوونەتەوە بۆ سوراخکردنی کە سوکاریان، ئەوان کە ڕزگار بوون کە گەڕاونەتەوە بینیوانە. من لە ناو ڕۆبێکی باوکما بووم، شیری دایکم خواردووە. بەتەنها من مامەتەوە دوای 3 ڕۆژ. هیوادارم ئێمە هەموو ساڵێک ئەم هەنێک قسەی ئەمە هەر دووبارەیەکەینەوە، ئەڵێن ئیشەڵا ئەم ساڵ کۆتا ساڵ بێ، با بۆ دوجار بێ. ئێمە هەڵەبجە بەس ئەمڕۆ نییە، هەڵەبجە بەس لەم ڕۆژەیە ئازاری نییە. بە درێژای ساڵ ئێمە ئازارەکانمان دووبارە بێتەوە. بە درێژای 36 ساڵ ئەو ئازارانە لەگەڵمانایە. بەڕاستی ئەمە وامان لێ هاتووە ڕاهاتوین، بەس تەنها 16ی سێ کە کۆ ئەبنەوە و ئازارەکانی هەڵەبجە ئەخرێتە بەرچاوی خەڵک و ئەمەکداریە، هێمای مەردی و نەبەردیە.